بەناوی خوای گەورە ساڵتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرپرسی سەرۆکۆمار هەروە پێکێنانی حکوومەتی نوێی هەرێم دەکەین دیارە بە پێی ئەو ئامارە فەرمی کە ڕاگەندا بوو لە پەرلەمانی عێراق زیاتر لە 44 کەس خۆیان کاندید کردبوو سەرۆکۆمار و ئاماری نافەرمی شەبوو باز لە زیاتر لە 80 کەس دەکات کە خۆیان کاندید کردووە بە پێی یاسابێت لە ماوەی چەند ڕۆژێکدا ئەو ناوانە ئاراستی دەستەی داد و لێپرسینەوە دەکرێن ئەگەر بەعسی بن دوور دەکرێنەوە و ئاراستی وەزارەتی خوێندنی باواش دەکرێنەوە ناوانە بۆ ئەگەر بڕوانامایان بەکارەوەی زاخ و کێشەیەکیان نەبێت دوور بخرێنەوە هەروە ئاراستی وەزارەتی ناو خۆش دەکرێت بزانێ ئایا هیچ تاوانێکیان کردووە دواتر دەچێتە قۆناغیەوەی کە ڕۆژێکدا بمرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار دیار بەپێی دەستوری عێراقیش هەڵبژاردننی سەرۆکۆمار یاخود لە هەڵبژار لە دانیشتنی هەڵبژاردن بۆ سەرۆکۆمار پێویستە لە کۆی 329 ئەندام 220 ئەندام بەشداری هەڵبژاردن بکەن واگەر لەگەڕ یەکەمدا کاندیدی سەرۆکۆمار نەیتوانی دوو لەسەر سەی دەنگەکان بەرزبێنێ لەگەڕی دووەمار کەسێک کە زۆر نییە دوێت بە سەرۆکۆمار لە ئێستاش دە بە پێی زانیاریەکان گفتوگۆ هەیە لە بینی پارتی و یەکێتی بەوەی کە پرسی سەرۆکۆمار ببەستنەوە بە پرسی حکوومەتی هەرێم پارتی داوای کردووە کە یەکێتی زمانەتی پێدا بۆ پێکێنانی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی هەرێم ئەویش لە بەرامبەردا پشتیوانی کاندیدەکەی یەکێتی بکات لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پێگەی کورد لە بەغدا پۆستی سەرۆکۆمار هەروە بەستنەوەی پۆستی سەرۆکۆمار حکوومەتی هەرێم دەکەین ئەم پرسە لەگەڵ بەڕێز مامۆستا وشار عومەر عەلی قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێر بن سوپاسیان زۆر سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە پێگەی کوردەوە دەست پێ بکەین بەر لەوەی بچین سەرۆکۆمار پێشتر تا 2012 کە حکوومەت پێک داهات کورد سەرۆکوەزیرانی دیاری دەکرد جگە لە سەرۆکۆماری خۆی و ڕۆڵی بەدارکردنی سەرۆکی پەرلەمان بەڵام ئێمە دەبینین لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان جێگیری دومیش پێگلا نەکراوە ئێستا سەرۆکۆماریشی بۆ یەکلا ناکرێتەوە هۆکارەکەی چێک کە بۆ کوردوای لە هاتووە پێگەکەی ڕۆڵەکەی لە بەغدا خۆی ئەتوانی بڵی سەرەتای لاوازبوونی کورد بە هەڵی خۆی دەستی پێکرد 2010 یاسای هەڵبژاردن هەموار کرا کە هەموار کرا ژمارەی کورسەکان لە 275 زیاد کرا بۆ 128 و پێکاتەکانیشی دوایی خرایە سەر طبعا 275 کەسەکە بەمەبەستدانرا بوو من 2011 ینی چەند مانگێک دوای ئەو گۆڕانکاریانە بیرمان لە کۆبوونەوەیکی جوواتی نیشتیمانی بووین ڕەوانشان نوێژان مستەفاوتی ئەوە هەڵەیەکی استراتیجی بووە بۆ چونکەوتی ئێمە بە ڕاوێژی کەسانی شارەزای دەستوری قانونی پەرلەمانی لە دەرەوە ئەم ژمارەمانداناوە 275 و کورد هەمیشە 65 کورسی هەبێ هەندێک جارە 70 کە یەک باز نەبووانە بوو هیچ شتێک بە تایبەت ئەو یاسایانەی ئەو بڕیارانەی پێویستە دوو لەسەر سێ هەبێ بەبێ کورد ناکرێ ئەو کاتە تارق هاشمی یەکێک بوو لە جێگرەکانی سەرۆکۆمار مام جەلال ڤیتۆی کرد لە جیاتی سونە مایەوە کورد جۆ بایدن جێگری ئۆباما بوو تەلەفۆنی کرد بۆ بارزانی کە سەرۆشی هەرێمی کوردستان بوو وەکو تەکلیف طبعا لەو ڕۆژانەیە فازڵ میرانی خۆی باسی کرد کە ئێمە ڕازی بووین قەرار بوو بۆ یەک هەڵبژاردن بێ ئەم گۆڕانکاری ئەو هاوکێشەیە کوردی لاواز کرد چکە دوجار لە پەرلەمان ژمارە وەدەنگدان پرۆسەکە یەکلایەکاتەوە پێشتریش کە کورد ئەیتوانی ڤیتۆی وەنە ئیبراهیم جەعفەری کرد وتی نابێ ئەو بێ باشە مالیشی هات یعنی ئەیتوانی ڤیتۆی کاندیدێک بکە پژگیری کاندیدێکی دیکە بکە ئەوە جگە لەوەی خۆشی ئەو کاتە تا ڕادێک یەگرتوو بوو حتا کە ئۆپۆسیۆنیشە بوو لە بەغدا بۆ نەکە کشانەوە یەکێتی و پارتی بەتایبەتی پارتی بڕیاریدا ئەو کاتە دیسان مەسعود بارزانی وەکو سەرۆکیم کە لەگەڵ مالیکی پەیوەندەکانیان ئاڵۆز بوو گۆڕان ئێمەش بۆی پێ کورد ئەو یەگرتوویی تێک نەچی ئێمەش کشاینەوە لەگەڵ 2012 بەڵێ مەبەستم ئەو یەگرتوویە هەبوو گرنگ بوو بەڵام لەو ڕۆژەوەی کە ئەو یاسایە گۆڕا و کورد ڕازی بوو بەو ژمارانە تۆ بووی بە کەمینە ئێستا تقریبا کاریگەریت نەما لە 120 ئێستا لە کۆی 329 کورسی پەرلەمانیارە 57یان بڵێن هی حیزبەکانە 5 کۆتاشەیە تقریبا ئەوانەی کوردستان دیاریکراوە بەڵام ئێمە بەردەوام لە کەرکووک و ناوچەکانی تر ژمارێکمان کەمتری کردو ژمارەی کورسەکان ڕۆژگارێک هەبوو کورد زۆرینێکی ڕەها بوو لە کەرکووک بوونەوە جاو پێویستە بەس بە ژمارەی ئەوەی ئەمە دەستپێکەکەیەتی هۆکاری دیکە شەیە خۆی ئەمە دەستپێکی لاوازبوونەکەیە لە سیاسەتە چەند ئامرازێک هەیە بۆ کارکردن ئامرازی سیاسی هەیە
ئەمرازی قانونی هەیە، ئەمرازی ئابووری هەیە، ئەمرازی سەربازی هەیە. قانونیان تۆ ئەمە یاریەک بوو کە لەبەر تەکلیفێکی جۆ بایدن خۆت بەدەستی خۆت ئەو هەڵەیەت کرد. سونە ئامادە نەبوو سازشکا شیعەنەی کرد تۆ کرد. ئەین لەسەر حسابی کورد هەڵبژێری نەکرد ڕۆژ قانونەکە ئیرانە ئەچوچکە کوردە و کاتە بەبێ کورد و لەسەر سێ مستحیل بوو دروست بێت لە پەرلەمانیان 275 چەندان بوو. 2014 ناکۆکیەکان گەشتە و ئاستی بودجە بڕا لێرە شەوە نەوت بە ڕاستەوخۆ نێردرا بەغا پەنای بۆ چی برد دوای کارتی قانونی کارتی ئابووریشی بەکارهێنا دژیتۆ. یعنی من دیبلۆماتکاری عراقی خۆیان هاتوون تیان ئێستا سەردەمی شەڕ و تەقوتۆق نەماوە ئێستا بە ئابووری بەرامبەرەکە دەخنچێنی ینی بە مەبەست ئەو هەنگاویانە. 2007 کە ڕیفراندۆم کرا چیان کرد کارتی سەربازیشیان بەکارهێنا کە لە بنەمادا دوای 2003 دەستوری عراق وا دانرابووە کە جاریشکە ئەوە ڕوونێهاتەوە و ڕۆژگارێکە بۆ ڕئیس ئەرکانی سوپای عراق هەواڵگەری عراق هێزی ئاسمانی عراق کورد بوون ینی بەبێ کورد لە دامەزراوەی سەربازیش بڕیار نادرا ئێستا کورد هەروەک وای وجودی نەبێت لە دامەزراوەی سەربازی عراق. دوجار بەهۆی ئەو ناکۆکیانەی ناوخۆمان ئەو سکاڵانەی لە دادگای فیدرالی کرا پەنیان دیسانەوە بۆ چی برد بۆ دادگای فیدرالی برد و پەرلەمانی ئێمە کە بەسەر چوو بوو هەڵیان وەشانەوە ئەنجومەنی مەحافظ ئەزانی هەم ئەو لایەنانەی کە چوون سکاڵاکانیان کرد لە دڵسۆزی نەبوو بۆ پرۆسی سیاسی دیموکراسی ئێستا ئیبینین چونکە گە دڵسۆز بوونایە و ڕازگۆ بوونایە ئێستا نەیانهێشت پەرلەمان دوای ئەو هەموو ماوەیە بۆ شێوەیە ئەفلیج بێ هەر نییە وجودی نییە. لەبەرەوە پاڵنەرەکەی پاڵنەری سیاسی بوو چونکە لێرە کە زۆرانبازیان کرد نەیانتوانی ئەو بابە ئەرزا چوون پەنیان بۆ بەغایانی شتێکی زۆر ڕوون بوو ینی بۆ دادگای فیدرالی و پێشەوەی بڕیارەکە دەرچێت ئەمە ئەمانزانی پرارێکەوە دەرەچێت چکە لە بنەمادا بە هیچ کاری دەسەڵات دادوەری نییە دەستکاری هەسا بکە لە هیچ کوی دنیای ئەمە نییە. عادەتەن پەرلەمان ئەنجومەنی نیشتیمانی هەر شتێکی ناوە یاسا دەرەکە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێیەکە دەسەڵاتی دادوەری بۆ ئەوەیە کە بزانێ ئەمە لەگەڵ دەستورە ئاگونجێیانە. بەمانایەکی تر بۆ ئەو پرسیارەی تۆ کە کورد بۆچی وای لێ هات کورد سەرەتای هەڵەکانی خۆی دەستی پێ کرد و بە ئاسانیش جاریشکە دۆخی کورد ناچێتەوە بە تایبەتی ئێستا وەکو مفارقەیەکی تاریخی لێ هاتۆ جاران کورد یەک بوو سونە لە دەرەوەی پرۆسی سیاسی بوون بۆ چەند ساڵێک دوای ڕوخانی سەدام شیعەش منافسەیان هەبوو لە ناو خۆیانە هەرچەنە مەرجعیەت کۆیەکردنەوە زۆرجار ئێستا بە پێچوانەوە شیعە چارچەوەی هەماهەنگی هەیە سونە ئەنجومەنی نیشتیمانی هەیە کورد هەر کەسە بە سیاستێکە جوڵاشەوە بە سوکاری ناوخۆیش نەبوو کرد لاواز بێ وکو نەعەدالەتی گەندەڵی لاوازبوونی دامەزراوەکان نەبوونی حکومەت نەبوونی پەرلەمان بێ متمانەی لە بینی هاوڵاتی و دەسەڵاتداران ئەو کارە سەرەکیەکە نییە. خۆی ئەم پرسیارە کاک حەکیم پرسیارێکی زۆر گرنگە چونکە ڕۆژگارێک هەبوو کورد هیچ پشتیوانێکی نێودەوڵەتی نەبوو بگرێت لە ڕووی نێودەوڵەتیشەوە دژایەتی ئەکراوە بە فاکتەری ناسەقامگیریدانە بەس حزبەکانی ئێرە سەرکردەکانی چۆن توانیان بمێنەوە مقاوەمی سەدام بکەن خەڵکیان لەگەڵ ینی قەڵاو پشتیوانەکان خەڵک بوو لە دوای 2003 کە دەستیان گەشت بە سەرۆت و سامانێکی زۆر بە دەسەڵاتێکی زۆر کە خۆشیان چاوەڕێیان ناکرد ئەو شتانیان بیر چووە یعنی ئێستا کۆشکیان هەیە سەرۆت و ئەویان هەیە و پاسەوانی زۆریان هەیە و دەسەڵاتی گرتن و کوشتن و بێنە و بردیان هەیە بەڵام میلەتیان لەگەڵ نەماوە ینی حکوومەتەکان پێشەوەی بڕوخێن لە زەهنی خەڵکە نامێنن و ئەڕوخێن ینی تۆ ئەچیتە ناو بازار منداڵێکی 5-6 ساڵان کە عەلاگە ئەفرۆشێ ئەفرەتیشی بەتەمەن کە گەڵا مێوە فرۆشە یا شتێکی تر فرۆشێ بۆی پێداویستی ژیانی دابین کە پیاوێکی بەتەمەن کە ئەوەیە خزمەت بکرێت باشە شتێکی بەسیتە فرۆشێت ئەگەر ڕۆژی چەند هەزارێکی دەستکەوێ لە زەهنی ئەم خەڵکەیە ئەم حکوومەتە بوون و نەبوونی وەکو یەکە هەمان شتوان بۆ عێراقیش ڕاستە عێراق تۆزێک هاوکێشەکەی جیاوازە بەڵام لە هەرێمی کوردستان ئەو پرۆسەی کە 92 دەستی پێکرد بۆ بنیادنانی کیانێکی کوردی دادپەروەر وەکو تۆوتە ئازاد ڕێز لە کەرامەتی ئینسان بکرێ ئەمە کۆتایی هاتووە تۆ ئەمڕۆ 100,000 گەنج هەیە ئەمە شک نابن لە وڵاتێ هەبێ و نەبێ بڕوخێ و نەڕوخێ شەڕ بێ و ناسەقامگیری بێ بەلای ئەوانەوە گرنگ نییە و کوردستان دۆخێکیان دروست کردووە یەکێتی و پارتی سیناروی بەهێز لە بەردەمی کوردستانە فەوزایە ئەوەی کە لە بۆن لە نیپاڵەوە ماوە بینیمان گەنجی کرد ئەو گەنجانە کە گوێ لە کەس وان ناگرن
چکە دابڕاوین ئێمە لە هەمویان لەبەرەوە هەر هیچ حکوومەتێک بە درێژایی تاریخ نەیتوانی و بەبێ پشتیوانی میلەتەکەی بەردەوام بێ و هەموو حکوومەتێکیش پێشەوەی لە دەرەوە لاواز بێ لە ناوە لاوازە بێت هەموو ئەو ڕۆڵانە هەبووە من مەبەستم لەو شیکاریە لە چوارچێوەی ئەم ئامرازانە ئێستا کورد بۆ نمونە چه ئامرازێکی سیاسی دیبلۆماسی ئابووری سەربازی بەدەستەوەی بتوانین لە عێراقا ڕۆڵی خۆی زیادکە یاخود هاوکێشەکە بگۆڕێن نیەتی چکە پێشتر هەی بوو قۆناغ بە قۆناغ عێراق ئەم دۆخەی پێچەوانە کردەوە هاوکێشی هێز گۆڕاوە جاران حکوومەتی بەغداد پێویستی بە کوردستان و هێزی کوردستان بوو ئێستا پێچەوانەکەیەتی بەڵێ جاران تەنات سەرۆکوەزیران لە سەرخواستی کورد دەگۆڕاوەیە بەڵێ بنمونە جعفەری هەبوو لە سەرخواستی کورد گۆڕا مالکی لە سەرخواستی کورد جاری دووەمی وەرگرتەوە هەر ئەوانیشان بۆ کرد مالکی من بیرمە من هەورامی ئەو کاتە پێما لە مەکتەبی پەیوەندەکان ئیشە کرد چاپێکەوتنی کرد لە کوردستان تیڤ کردی بە دەستکەوتێکی زۆر گەورەکە 2010 حکوومەت لە هەولێر دروست بوو تاعاان فێڵیان لە علاوی کرد علاوی زۆری نەبوو وتیان مەجلیسێکی استراتیژی بۆ دروستە لە دەستوریان نەبوو بەستر فێڵێکیان لێ کرد و وازی لە پرۆسەکەی هێنا بەرحاڵ بە گەورەترین دەستکەوت عینە کردو ئەوە نیشانەی قووەت و حەشیمی سەرۆک بارزانیە بۆ چکە نە ئەمریکا نە سعودیە نە تورکیانە ئێرە کەس نەیتوانێت حکوومەتی عێراق دروستکە ئێمە توانیمانە طبعاً ئەمە مبالغەیەکی زۆری تیا بوو ینی طبعاً هەردوایش ملمانەکان لەگەڵ مالیشیا دروست کرد بەڵام لە سیاسەتە هەموو وڵاتێک استراتیژیکی نیشتیمانی هەیە ئەمەمان نییە ئێمە ئەم استراتیژی نیشتیمانی چی دیارەکە ئاسایشی نەتەوەی تۆ ئەمنی قەومی تۆ دیارەکە ئێمە بەداخەوە لە زەهنی نەک سیاسیەکانە خەڵکی ئاسایشە سیاسەکان هەر تێناگەن چەمکی ئەمنی قەومی نییە ئەمنی قەومی لەسەر بازۆ دەیبین ئەمنی قەومی بەڵێ ئەمنی قەومی بەشێکی سەربازیە بەشێکی ئابووریە بەشێکی دیبلۆماسیە ئەندوانە ئاسایشی خۆراک بەشێکە لە ئەمنی قەومی کە تۆ کشت و کاڵ و بۆ بوارەکانی خۆت گەشە پێ بدەیت حکوومەتێکی دیموکراتی کە پشتیوانی خەڵکی هەبێت بۆ شێوە تۆ ئەتوانی بەردەوام بیت چکە تۆ ئەو قووەتت نییە نەوەکو ژمارە نەوەکو هێزی سیاسی و سەربازی بتوانی ڕوبەڕووی هەموو دەوروبەر ببیتەوە کە ئەم پرۆسەیە نەبوو ئەوە ڕۆدا کە ئێستا بینیت هەموو کەسێک ئۆخی هەرکەس بۆ خۆیەتیان لە بەغدا ئەنی بەڕاستی کورد بووە بە ئامرازێک بەکارێنن هەموو لایەنەکان بە دڵی خۆیان باشە تێبینی چیت کرد لە هەڵبژان دوای دێن سەر کۆمار بەس جێگیری دووەم ململانێکی قورسە بوو دوای پارتیکانی دەکەی گۆڕی دوازەرە شیعەکانیش بڵام پشتیوانی پارتیان کردبەوەی کە کاندیدەکە ببە خۆی بەنگین ڕێگانی پێما زۆر بەڵاتە وتی شخصی و سیاسیە باشە شخصێکی ئەو بوو شاخەوان بەشێک لە لایەنەکان دکتۆر شاخەوان ڕازی نەبوون لە ڕەفتار و لە چەند ساڵی ڕابردووە و بەشێکیشی ئەو ڕاگەنراوە بوو کە پارتی بڵاوی کردەوە و یەکێتی تووڕە کرد دوایی بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان سمعی خۆیان بپارێزن هەردوو لە هاتمتیان کاندیدەکە بگۆڕن کە ئەو پۆستەیە ڕاستە پەرلەمانتارەکان دەگەیان پێ بەڵام بە هیچ شێوێک دەستوری نەبوو چکە بەرنامەی لە دەستور و لە قانون و پێڕەوی پەرلەمانە فایقزێدان چارەسەری کرد سەرۆکی ئەنجومەنی باڵا خۆی بۆیە بردیان بۆ ئەوێ خۆی هاتوتە پەرلەمان لایەنە سیاسیەکان خۆی ئەوە هەر نامەعقولە دەسەڵاتی دادوەری سەرۆکی دەسەڵاتی دادوەری بچێ بۆ هین ئەنجومەنی دادوەری بچێ بۆ پەرلەمانی عێراق ناکرێت چکە دەسەڵاتێکی بەرامبەرن بەڵام ئەو شەوە بە مەبەست ئەویان برد سەرکردەکانی تر کۆبوونەوە ئەو ڕێگەی بۆ دانان کە چونکە دەستورە لێت سیستەمی عێراق دیموکراسیە لە دیموکراسیشە پەرلەمان هەیە لە پەرلەمانیشا پەرلەمانتارەکان هەیە ئەگەر ئەوان هەر بڕیارێک بن ئەکرێت دەستوری بێ ئەویان بۆیە کرد بۆی دوایی ئەگەر تانەی لێدرا ڕەفز نەکرێتەوە وتوێتی تا فاغزێنەوە توێتی گەرتانەشی لێ بدەن لە دادگای فیدراڵی چارەسەری دەکەین ینی ئەگەر کەسێکیش کاڵاتۆمار بکە ڕەت بکرێتەوە دواتر بڵێن دەستوری یاسایی حەکیم هەموو شتێکی سیاسی ئابووری دادوەری لە عێراقا سیستەمێکە هێندە گەندەڵە هەمووی پێشوەختە دانراوە ینی وەنە حەلبوسی لا نەبرا لەسەرەوەی تەزویری ئیمزای کردووە ئێستا بەچی بۆتەوە پەرلەمانتەر بە حساب بڕیاری دادگای فیدراڵی تانەشی لێ نادرێ وە لەبەرەوە چۆنیان بوێ بەو شێوەیە ئەیدورن بۆیە هەم سیستەمی عێراق هەم سیستەمی کوردستان قۆناغەکانی هەمووی بڕیوە بەس کاندیدی شەبوو لە دەرەوەی پارتی ویکێتی بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ئێستا بۆ سەرۆک کۆماری شەیە
چۆن دەبینی باشە هەبێ خۆی ئەوەی جێگری سەرۆکی پەرلەمان پۆستێکی هیچ گرنگ نییە و دیاریشە هیچ ڕۆڵێکی نەبووە لەو پرۆسانی کە پێویست بوو بۆ بجد دەیان هەڵیان بەسەرا تێپەڕی بەتایبەتی لەو ئەوەی کە خەرجی فعلی بوو بە بنەما بۆ مۆزوعی بوو جەو هەرێمی کوردستان ڕەنگە بۆ کەسەیا بوو حزب سوودی هەبێ ئەگەر نا هیچ لە ڕووی عملیەوە ئەو هەموو وەزارەتە هەیەیان پێ ناکرێت فراکسیۆنەکان هیچیان پێ ناکرێت سەرۆک کۆمار هیچی پێ نەکراوە یاخود نەیویستوە بیکایە توانای نەبووە بە بڕوای من بۆی ئەو ستراژە نیشتیمانیە هەبوایە پێویست بوو لێرە لایەنە کوردەکان چۆن ئێستا سونە بسەرڕای هەموو ناکوکە چوارچەوەیەکیان بخۆیاندانا و ئەنجومەنێکی سیاسیان دروستکرۆ شیعە سەرڕای ئەوەی ناکوکی زۆر یانی هەندێکیان هەر یانی تینون بە خوێن یەکتری لە چوارچەوەی هەمانگیە کۆوە بنەوە گفتوگۆکن لەسەر پرۆسەکان ناهێڵن ببێتە کێشەیە بچێتە سەر شەقام کوردی شەیتوانی ئەمە بکە و پارتی بەرپرسایەتی یەکەمی هەیە لەو بابەتیان چکە هەم لە هەرێمی کوردستان حکوومەت و سەرۆکاتی هەرێمی بەنەستە هەمیش خۆی بەخۆی ئەڵێ من حزبی یەکەمم ئایانتوانی چۆن ئەو دەستپێشکەری ئەەکەن بۆ سونە و بۆ شیعە و بۆ هەموو لایەنەکان و مەسایلەکانی تر حەلەکەن هەتا شەڕەتەقەیەکە بێ لە مەنزی خانەیەکە سوڵحیەکەن ئایانتوانی لایەنە کوردەکان هەمووی کۆکەنەوە بڵێن بە ئۆپۆزیسیۆنیشەوە ئێمە تێگەین لەو هەڵانی کە هەیە و ئۆپۆزیسیۆن لە بەشێک لەو ڕەخنانەی کە هەی بووە گەرجەبەجێ بکرا دۆخوان هەبوو ئەمە ئەتوانین استراتژیەک بەرنامەیەک دابنین لە دەرەوەی لێرە لە کوردستان شەڕەکەین بەلملانی سیاسیەکەین چیەکرێ با بکرێ بەس کە گەشتینە حەمرین چونە بەغدا بە چوارچەوەی کۆمانکاتەوە ئەو پۆستە هیچ گرنگ نییە و کوتم بدرای بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و بکرێنە بە بەشێک لە پرۆسەکە گرفتەکە لە چیایە لێرە کە دامەزراوە نییە شخص بیرەکاتەوە کاکەچیم ئەمە کارەساتە لە وڵاتی ئێمە یەکێتی و پارتی چەند پەرلەمانتاریان هەبووە لە 2005 چەند وەزیریان هەبووە چەند باڵوێزیان هەبوو وەفدەکان کە ئەشنە بەغا پرسی پەرلەمانتارەکانی خۆیان ناکەن لە کاتێککە ئەوان لەوێن ئەوان لە مانگیێبێ ئەزانی هەنە جار فەرمانبەرێک ئەتوانێت ڕێنمایەکی تۆ بکە لە وەزارەتێکە تۆ تووشی هەڵە نەبی یاخود بۆ خۆت سەرکەوتنێک تۆمار بکەیت چ جای ئەو هەموو پەرلەمانتەرە مەبەستم ئەم هەموو خەڵکە نێرنە ئەم دامەزراوانە دوایی کەس لیان ناپرسێت ینی فازڵ نەبی چەند ساڵ فازڵ نەبی پارتی نەبووە چەند ساڵ بریکاری وەزارەتی دارایی بووە تا 2014 هەموو ڕۆژە لەسەر تەلەڤیزیۆن لە کاکە ئەمە هەڵەیە ئەوە مەکەن ئەوە مەکەن کەسکی لێگرێت پێویستە تۆ دەکەسی وات هەبێ نوێنەرایەتی کوردکە هەر هەندێکی حزبیش نەبێ کە کەسێکی بتوانە هەیە بۆن لەم شاری سلێمانیا لە هەولێر لە دوهۆک لە گەرمیان لە هەڵەبجە هەر شوێنێ ئەبێت تۆ بچی بڵێ کاکە پێویستمان پێێتە چکە لە بەغدا شەڕەکە شەڕی ئەو پۆست و پارە زۆرە نییە کە لێرە ئەم هەموو دەسەڵات و شتیان هەیە لێرە کیان بوێی گرنەوەی کوژن و زیندانیەکەن و ینی وەکو سەردەمی مەخۆلەکان تەعاملەکەن مەبەستم گوێ لە کەسەکانی خۆشیان ناگرن چ جای ئۆپۆزیسیۆن و بەردەوا من لەو سیاستە هەڵانەی کە کردویانە و بە غروریشەوە تەعاملەکەن سیاست بە لێبوردەیی ئەکرێ سیاست بە گفتوگۆ ئەکرێ بەم شەڕە ناکرێت کە تۆ بیبیتە ناو هۆڵی پەرلەمانی عێراق و چ سوودێکی هەبوو ڕەنگە لایەنە شیعەکان کێشکا پێت وایە لەو شەڕی پەرلەمانی عێراق من پێم وایە هەر شتێک ڕووبا لە بەغا هەمومان وەکو یەکەشکەین سەرکەوتوو نین وەکو کورد بەڵێ پێ کورتی دەشکاوە بە پلێ یەکەم پارتی بوو چکە ناچار بوو کاندەکەی بگۆڕێ بەڵام ئەمە نابێتە پێوەری ئەوەی کە بڵین نەپارتی بەخۆیاچێتەوە بڵێ من هەڵام کرد بۆ نمونە و ئێستا بینین بۆ سەرۆکۆمار دوو کاندیداوە بزانم بۆی تووشی ئەو هەڵەیان نەبێت ینی ئەگەر یەشی یاوتیان ئەو ڤیتۆی لەسرە فڵانیان باش ئەوی تر کێشەی بۆ دەستەمێ کاندیدێت چۆن دەبینی بۆ سەرۆکۆمارە چەندە پەرلەمانی عێراق لە دواییندا و باسی 44 کەس دەکات بەشتینە فەرمی باسی زیاتر لە 80 دەکات ئەگەر 44کەش بێت بڵین 50 بێت لە ناو کوردە زیاتر لە دە کورد خۆیان کاندید کردووە ئەوە چۆن دەبینی وەکو پرۆسەیەکی دموکراسی وەری بگرین وەکو چی وەری بگرین زانی ئەو پرۆسەیە بەداخەوە بکو گاڵتە و کۆمیدیا و گاڵتە جاڕی لێ هاتوو تراجی کۆمیدیە ینی ئەتوانی لەلایەک ینی بۆی بگری لەلایەک پێ بکەنی چۆن پێش هەموو شتێک ئەو پۆستە بپەی نەک دەستور ئەو ڕفەی کە هەبووە بۆ کووردە ئێستا غێرە کوردیشی تیانی کورد نەزم دەکاندیدی هەیە نە بەڵام عەرەبەکانیش بۆ چکانیش پێیان وایە ڕەنگە پرۆسەیەک هەبێت خود دەرفەتێک هەبێت کە ڕێگە خۆشکا کە ئەمە بڕاوەتەوە بە بڕوای من سیاسەتی وڵاتانی هەرێمی
بە هیچ شێک نەشیعانە ئەو وڵاتانە ڕێگە نادەن سونە یەکسەر و کۆمار بێ چکە سەر و کۆمار ئەشتوانی لەسەری بوەستین پۆستێکی زۆر گرنگە ئەوەی کە ئەڵەن تەشریفاتی تێنەگەشتنە لە دەستور تێنەگەشتنە لە قانون ئەتوانین باسیکەین کە بۆچی گرنگە لەبەرەوە ئەو بڕاوەتەوە نابێت عەرەبی سونە بێ بۆ چونکە هەموو وڵاتانی عەرەبی لە پشتە بێت بە تەنها نابێ وەکو کورد ئەبێ کورد بێ لەناو کوردی شاتە ئەم ساتێ من تۆ قساکەین سیاسەتەکەەوەی نابێ پارتی بێ هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان بۆنەوەیە کە پارتی زۆر جار دژی حکوومەتی عێراقی جوڵاتەوە لە بەرەیەکی پێچوانی ئەوایە مەترسی دروستەکە یعنی ئێمە هەندێک جار راپۆرتێک بڵاوێتەوە لە ڕاگەیراوێکی وڵاتانی دراوسەیە هەروەکو راپۆرتێکی ئاسایی سێریەکەی ئەوە سیاسەتی ئەو وڵاتە دیاریەکات هیچ مەجالیتیان نییە وەکردەوەی بە دوایەیە هیوادارم ڕوونەدا بەڵام پارتیویکێتیژ ڕاستە بڵێ جاری پێشوو پارتی هەلبوسی سەدر ڕێکەوتن ئێران ئەمەی بە مەترسی زانی لەسەر ئەمنی قەومی خۆی وەلایەنە شیعەکانی ناو عێراقیش بە هەمان شەو بە مەترسیان زانی ئێمەیان نایە بەر موشک بارزانی ناچار بوو کشایەوە سەدر وتی کاکەوە من هەرواز لە سیاسەت هێنم چونکە چون هەوڵی یا بە شەڕیش نەیکرا بەڵام چون مەرجەعەکەیان هێنا وتی ئەسڵن تۆ کوڕی باوکی خۆت نیت یعنی خەریک و بێبەریکە لە هەموو شتێک ناچار هاتە سەر تەلەڤیزیۆنەوە من هەرە چوون ماڵی خۆم هەلبوسیش لە پەرلەمان لایەن برد کەەوە بیانوو بوو ئیمزای کردووە تەزویری کردو نەکردوونە لە عێراقا ڕۆژ 1 ملیۆن شتی وەکرێترا بەستراوەکانە بەڵام ئەوە بوو ئەو بوو کەس زات نەکات جارێکی تر بەرەیەک دروستکە پێچوانەی ئەو بەرەی ناو ماڵی شیعە خۆی هەیەتی و ئێران کە عێراق بە بەشێک لە ئەمنی قەومی خۆی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووری و سەربازیەوە سەیر دەکات لەبەرەوە ئەوە پارتی من نازانم ئەڵێن لەسەر چ بنەمایەکە کاندیدیان هەیە ناتوانەوە بکەن ئێستا یانێ بێبەستنەوە بە پرۆسی کوردستان و ئێوەش ئەم شەڕەتان بۆ کرد کاک دینەوە سەبەستنەوە بە کوردستان ئەم میلەتتان بۆ تووشی ئەم هەموو سەرێشەیە کردووە ئێوە خۆ لە 2005 ڕێکەوت بوون لەسەر ئەم پۆستانە کوردستان واو هەرێم واو بەغداوە بۆچی میلەتەکە تووشی سەرێشایەکەن بڕن لە ژوورێکا دانیشن دابشکەوە کۆ میلەت پۆستی لە ئێوە نایە بەس ئەو هەموو کاندیدە بە کوردە زۆرە بە وەز عەرەبین کاندیدی کوردیش زۆرە ئەو چۆن دەبینن زانی کاک حەکیم حەزەکەم دیدی لە دینی میلەتەوەڵێ ببێت چی و نەبێت چی نکتەیەک باسەکەم لە شێختەویل پیاەکی بەتەمەن لە هەشتاکانە کاگعالی ئیشەکە لە مەزرعە شتەکەیە هەلیکۆپتەر دی هەڵێگرێ نازانم باسم کردویان نەپێشتر لێ پرسن ئەڵێن کێ لە شێختەویل چیە کوڕی پێشمەرگە ئەڵێ جا پێشمەرگە بێت چی و پێشمەرگە نەبێت چی ئەڵێ پێشمەرگەیان لە کوێ ئەمێنەوە لە ماڵی شێمێنەوە لە جا بمێنەوە چی و نەمێنەوە چی ئەڵێ کێ پارەیانەیە تێ پشتیوان ئەڵە جا بیکەن چی و نەیکەن چی هەر پرسیارێکی لێ ئەەکەن بۆ نوع جوابێتەوە ئەڵێ ئەتخەینە خوارەوە ئەلە جا بخەنە خوارەوە چی و نەمخەنە خوارەوە ینی بەمەرجێ بۆ خۆی پیشاندا کە زۆر هین تەواو نییە بۆی کە سەرێشەی بۆ دروست نەکەن لە باوەنورد لە پێبازدایانێن بازم 10 دیناری و کاتە شێنێ ئێوارە کەیێتەوە ئاوا ڕۆشتووە بۆ سەریش لەم لاوەیەتەوە لە نووری کشوب بڵێ لە شار بەچی چی بەتیارە جا بۆوانە ناوە لە تیارە ئەمی پۆستانی بەغاش ئەم پرۆسە سیاسیە لە چای میلەت ئەوای لێ هاتووە ینی ببێت چون ئەمڕۆ کاندیدی قساکە نازانم کاندیدە بە فعلیانە ئەڵێ وەڵای ئیشی سەر و کۆمار زۆر ئاسانە هیچ تەجروبەی سیاسی نایە زۆر ئەتوانم بۆ ناتوانم ینی پێگە سیاسیەکانیشیان کردووە بە شتێکە ینی خەڵک بێزەکاتەوە وەکو وتیشم هیچ کاریگەری نابێت لەسەر ئەو دۆخی لە هەرێمی کوردستانە هەیە کە میلەت لە شوێنێکە دەسەڵات دەڵی سەر و کۆمار گرنگە تەشریفاتی نییە بەڵام سەژ وەکو خەڵک زۆر خۆکانی تو باناوینە جا کاک حەشم ئەم سیستەمەی عێراق کە دانرا 3-4 کەس طبعاً خەڵکی تری شارەزای زۆرتیا بوو بەڵام دەوری ئەساسیان نەبوو ئەو کات لە یەکێتی مام جەلال و کاک نەشیروان بوو لە پارتی بەسعود بارزانی بوو ڕۆژنووری شاوێز بوو هوشیارتی مەجموعەیەک بوو چۆن سیستەمێکیان داناوە سیستەمێکی پەرلەمانی بەمانایەکی تر شەرعیەت لە پەرلەمانە کە بە دەنگدانە سیستەمی سەرۆکایەتیان نەهێشت چونکە سیستەمی سەرۆکایەتی لە هەموو وڵاتەکانە بەرەو دیکتاتۆری چووە یعنی دەگمەن هەیە ئەمریکای لێ دەرکە یەک سیستەمی سەرۆکایەتی نەدروستووە لە وڵاتی جیهانە جۆرێکە لە دیکتاتۆریەت ئای تەمعەن خۆی ئەڵێن ئەمریکا هات دیموکراسی بۆ عێراق دەنێست کە ڕۆژ لەوە دیکتاتۆریان لەگەڵ خۆیان بردەوە لەبەرەوە سیستەمێکی پەرلەمانی دانراوە
کێ فەرماندەی هێزەکانە سەرۆک وەزیران کێدایەنە پەرلەمانی شتوانێت لێ بپرسێتەوە. اینجا زۆر بە وردی ئەو سەرکردانی کورد لەگەڵ ئەو ڕاوێژکارانی کە هەبووە کۆمەڵی خاڵیاندانەوە بۆی کورد ناتوانن بیشکێنن بە ئاسانی. یەکێک لەوانە مۆزوع ئێوەی کە هەر گۆڕانکارێک لە دەستورا بکرێت ئەبێت لانی کەم بۆ 16 پارێزگای لەگەڵ بێت، نابێت 3 پارێزگا توشی بێ، ئێستا ئێمە 4یشین باشە. ئەمە کورد بە ئەنقەز دایناوە. خۆتەزانی لە مالیکی لە 2005 لێ ئەم سیستەمە بەکەڵ نابێ بیکەینە سەرۆکایەتی. زۆر کەس هەوڵی ئەوەدا ئەو سیستەمە ببێت بە سەرۆکایەتی دۆخی عێراق بێت بە دۆخی میسر بۆ نمونە. ئەمە کۆی سیستەمەکە بەم نوعدانراوە. دوو کورد چۆن لە سەدەی 20 دژایەت یەکراوە ڕەشی لێکرا، یەکێکیان سەربازی بوو. ئەم دەستورە ئەڵێت هەموو پێکاتەکانی عێراق ئەبێ بەشێک من لە سوپا، ئێمە بەشێک بووین لە سوپا، ئێستا هیچ نین. پێوینی بە خۆمانەوە. بەڵێ بۆ ئەو خاڵە چەسپێنرا بۆی جارێکتر ئەو سوپانەیە پەلاماربەوەی کە 2007 ڕوویا ڕوونەدا کە ڕوویدا. کورد بەشێکە لە ئابووری عێراق، تۆ قووەت لە ئابووری عێراقەوە وەرگری نەک گۆشەگیربی. کورد بەشێکە لە دیبلۆماسی عێراق بۆی ڕێکەوتنی وکو جەزایر و فرتوفێڵی تر لێ نەکرێت لەلایەن وڵاتانەوە لە ڕێی کەناڵی دیبلۆماسی عێراقیەوە. بەمانایەکی تر هەوڵیانە هەموو ئەو خەلەلانەی هەبووە وای کردووە کورد لە دروستبوونی عێراق و لاواز بێ ئەم سەرکردانە پڕیکەنەوە. باشە کێشەکەی دروست بوو لە جێبەجێکردنەکەیان دروست بوو. ئەوەی کە سەرۆکۆمارە سەرۆکۆمار ئەوەی کە ئەڵێ تەشریفاتی تێنەگەشتووە لە دەستورەکە. سەرۆکۆمار پێش هەموو شتێک ئێستا بەیانی کە حکوومەت دروستە بێ کێ ناوی کاندیدەکانێرێ بۆ پەرلەمان سەرۆکۆماری وەزیران بەڵێ هەر لە بەرێکی لەو خاڵانی نایڵ قەت سونەیەک بێ ئەوەیە. بیرمانە کە بەرهەم ساڵح سەرۆک بوو عادل ئەمنودی لابرا دوای ئەو شۆڕشەکە و ڕاپەڕینەکەی خۆپیشانانەکانی شوبات چەند کاندیدێک پێشکەش کران بەرهەم ساڵح نەینار بۆ پەرلەمان. هەندێکی ئامادە نەبوو ڕایانسپێرێ بۆ پێکەنین، هەر نووسراوی کرد بۆ پەرلەمانتی نایێرم. طبعاً بەشێک لەوەی کە دوای هەموو بوون بە دوژمنی ئەمە بوو. باشە و بەشێک لەو نوێنەرایەتیانەی کە سەرۆکۆمارێکا لە دەرەوە سوودانی ئەم جارە نەیهێشت بۆ چکە لە تیفڕەشید بۆ خۆی کاندیدێکی ئەجگار لاوازار بوو بووین بە گاڵتە جاری خەڵک بە تایبەتی کە نوێنەرایەتی عێراقەکە لە هەندێک قیم بۆ ئەوانێ. نمونەکەش چییە؟ مام جەلال هەبوو، بەرهەم ساڵح هەبوو، بۆ نەفواد معسووم هەبوو، دیار بوو یانی ئەگەر بیانەیە ممارەسەی دەسەڵات بۆ دەسەڵاتیان هەیە لە هەموو کەسێک خۆش بن و هەندێکیان تۆژی فەزاحەت بوون لەو کەسانی کە لێبوردنیان دەرکرد بۆ کۆمەڵێک کەس و ئەوانە لە بڕۆ شوێنێکی زۆر گرنگە پاراستنی دەستور ئەرکی پاراستنی دەستوری بێگومان. بەڵام گرفتەکە لە چیایە؟ جێبەجێنەکردنی ئەرکەکان و دەسەڵاتەکانی خۆیەتی نا کورد ئێستا بۆ نە کە بەرهەم ساڵح سەرۆک وەزیران بوو سەرۆکۆمار بوو عەفو سەرۆکۆمار بوو پارتی لەگەڵی نەبوو حتا ئاخر لە حەزەش دژیەوە بووە مامەڵایان لەگەڵان کرد. تۆ حکوومەت بەشێکی زۆری پارتیە سەرۆکی حکوومەتە پارتیە سەرۆکی یاریێم کە حزبێکی وا لەگەڵی نەبێت چۆن لایەن عێراقیەکان پشتیوانیەکەن. مام جەلال بۆ بەهێز بوو جگەل لەوەی کە خۆی سەرۆکی سکرتێری حزبێک بوو میلەتەکەش ئەو کاتە پێی خۆش بوو لایەنەکانیش هەموو یەکگرتوو بوون پشتیوانیانە کە ریجینا بەتەنها هیچ کەسێک ناتوانێت هیچ شتێ بکە خۆکە سوپەرمان نییە. مەبەستەکە ئەوەیە سەرۆکۆمار پۆستێکی گرنگە ئەتوانێت سەنگەرێکی گەورە بێ بۆ دیفاعکردن لە مافەکانی کورد بەڵام بەداخەوە ئەمە نەماوە بۆ چونکە ئێستا لەم خۆکانیکردنیا دەرەکەوێت ینی سەرۆکۆمار لای زۆربەی ئەم حیزبانە بۆ بە ئەمرازێک بۆ دەستکەوتی تایبەتی بۆ شەڕی حیزبیە ژینە بیرکردنەوەیکی استراتژیان یەکێتی کاندیدی بەهێزی هەیە سکاندێکی فەرمیەیە نەزار ئامێدی کاندیدێک کە دەتوانێت ببێتە سەرۆکۆمار. من بەوازەحی قسەم کرد زۆر جاریش لە گفتوگۆکانە زۆر ڕاشکاوانە قساکە ئەگەر هەندێک زیانی کاتیشی هەبێت بۆ تێگەیشتنی پرۆسەواقعەکە ئەوەی لە پشتی پەردەوە گوتەری ئەو هاوکێشەیە وا دەنراوە. ئەنجومەنی نوێنەران زۆربەی دۆستە ئەو کەسانن کە لەناو شیعە دۆستی کۆماری ئیسلامی ئێرانن. سەرۆک وەزیران لەناو شیعە خۆیان ڕێگە نادەن بە سوودانی جاریشکە بۆ چونکە بەهێزە بێ کەسێکی هێنن لاواز بەڵام قبولکراوی نێودەوڵەتی هەبێ بتوانێت چۆن عەبادیان هێنا ئەمە وتیان ئەمە زۆر باشە و لیبراڵە و پێشکەوت و ئینگلیزی ئەزانێ و لە بەریتان بۆی سەرنجی ئەمریکا و بەریتانیا ڕاکێشن بەلای خۆیان ئەو ئەوروپیەکان تا ڕادێ هەمان ئەو سیاسەتە جێبەجێکەن بۆ شیعە خۆیان. سەرۆکۆماریش ئەوەی من تێگەشتم جگەلەوەی بۆ کوردێک لای بۆتەوە زۆر قورسە بۆ پارتی لەم قۆناغی نەک لەبەرەوەی بۆ یەکێتی ئاسانە بەڵێ بەڵام هەر دیارە هەر شەڕەکە هەرەکەن شەڕەکە هەردەکەن وا دیارە یانی ئەگینا بەس دەو دەکەن کە ئێستا پارتی دەیوێ بێکەوە بەسێنەوەی یەکێتیش لە بەرامبەرەوە ینی یەکێتی پشتگیری بکە لێرە
یەکەم سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ سەرۆکیێری هەڵبژێری مەسرور بارزانی بۆ پێکێنانی حکوومەت ڕاست پێدرێ اینجا پارتیش کاندیدەکانی خۆی بکێشێتەوە و پشتیوانی یەکێتی بکە پێ دوایە چکە تا 28 مانگ لە بەردەست وادەی دەستوری ناکێتی ناتوانێت ئەوە بکە ناتوانێت چونکە هەندێک بەڵێنیان ناوە هەندێک سیاسەتیان پێڕاو کردووە کەوتویانە ئێمە دەستکاری ئەم جۆرە سیستەمەی کوردستان نەکەین کە بۆ لە ئەساسیشا بنەماکەی ئەو ڕێکەوتنیەکی یەکێتی و مامجلال کردیانی ڕێکوتنامەی استراتیژیە کە ئەو پۆستانی یاوە بە پارتی سەرۆشیێریەم و حکوومەت و هەموو مەلەفە گرنگەکانی ناوخۆ و نەوت و دیبلۆماسی نی پارتی وە وای لە ئەتۆڵە من پەیوەندەکانی دەرەوەش نایەم بە کەس لە کاتێکا زۆنی نوێنەکانی دەروی خۆیەتی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەش نایە بە کەس وەزارەتی ناوخۆڵێەوە خەتی سوورە نازانم چی ئەمێنێتەوە هیچ نامێنێتەوە پێم وایە یەکێتی ئەوە بکە ئەشکێ لە ڕووی سیاسیەوە لە هەرێمی کوردستانە هەرچەنە ململانی یەکتریش بکرێ و شەڕ بکەن لە دوجارە ئەبێ دانیشن گفتوگۆ بکەن گرفتەکە لەوایە پارتی وەکو خۆیان ئەڵێن پێیان وایە منافسیان نەما و زۆر بەهێزن یەکێتیش ئەڵێن نەخێر منیش بەهێزم ئەیانێ ئەم هاوکێشەیە تا ڕادەیەک ڕاست بکەنەوە هەردوو لایەن دوورن لە یەکەوە ینی گرفتەکانی نێوانیشیان زۆرجا گرفتی سیاسی چارەسەری ئاسانە بەس هەندێک لە گرفتەکان بوون بە گرفتی شخصی بوون بە گرەی شخصی تۆ بۆیە لە ناو کوردی شابەداخەوە نەرمی نواندن لێبوردەیی بە لاوازی سەیرەکرێ کە لە ڕقی و پەلاماردان و شەڕ بە نیشانەی ئازایەتی سێدەکرێت کە ئەمە زۆر کارەساتی بۆ ئەمە دروست کرۆ من پێم وایە نەرمی بنوێن بەرامبەر بە یەکتری هیچ نەبێ مێشکی میلەتەکە تۆزی سراحەتەکات چونکە ینی ئەم هەموو کێشە و ئەم هەموو قەیرانە داراییە و ئەم هەموو بێموچەیە پێویست ناکە ئەم هەموو شەڕەش دروستکەن هەرچەنە ئەوە بەشێکی بەمەبەستە بۆ مەشغۆڵکردنی میلەتەکەیە بەڵام باشترە ڕێکەون لێرە تا بەغدا چونکە ئێمە نمونەمان هەیە تاقی کرایەوە دوو جار سێ جار پارتی تاقی کردەوە نەتیجەی نەبوو باش بەس ئەی چارنووسی حکوومەت هێرێن چی لێ بەسەری مادەم ئەگەر بە پرسی سەر و کۆماری چارەسەر نەکرێ پەرلەمان ئەوە 4 مانگە هەڵبژاردن کراوە ساڵێک نزیکەی 3 مانگە نزیکەی 15 مانگە چی چارنووسەکەی نادیارە ئەو حکوومەت و ئەو دامزراوانەی ئێمە بەداخەوە من پێم وایە ژیانی تەبیعی خۆیان تەواو بووە چکە تۆ دوو جۆر گۆڕانکاری هەیە گۆڕانکاریێک لە ناو سیستەم و زۆر هەوڵمانە باشە هەموو دەرکەکان داخرا بە داخستنی پەرلەمانەوە بە بەکارهێنانی هێزەوە تۆگەر لە سیستەمێکە بتوێ ڕخنە بگری و گفتوگۆ بکەی بە تانک و تۆپ و تارە لێت بە ئەمە چ جۆرە پرۆسەیەکی سیاسیە لەبەرەوە بیرکردنەوەی داهاتوە بێت لەسەرەوە بێت چۆن لە دەرەوەی سیستەم گۆڕانکاریەکی ئەو سیستەمە لە چاوی خەڵکان شەڕێنێتی نەماوە وەکو باسمان کرد پێشتری ئەمە یەکێتی و پارتی بەم دۆخی ئێستەوە کە لە ڕابردووە زۆر ئاسان و ئۆپۆزیسیۆنیانە کردە بەر پرسیار لە زۆر بێت لەم کێشانە کە ڕوویەدا یاخود کێشەیە کاتە پێشەوە لە شەڕەکە و کاتە مەبدەئیش بوو لەسەر پۆست و ئەوە نەبوو ئێستا ئیسەلمێنن بۆ میلەت کە پرۆسی سیاسیان بەلاوە گرنگ نیە ینی بۆ کاک مەسعود بارزانی لەو ماوەی پێشوو وڵا پێشەوە زەمەڵ پیشانی عێراق بوو یەک حکوومەت یەک پەرلەمان یەک پێشمەرگە گەروانە بێ ئێمە حکوومەتە دروست ناکەین ئەومەرجی پارتی بۆ پێکەنانی حکوومەت ئێم باشە 12 ساڵ سەرۆ شێرێم نەبووە فەرماندەی هێزی پێشمەرگە نەبوو بە بڵێن سیاسەتی دەرەوەی لا نەبوو ئەنجومەنی ئاسایشی لا نەبوو دەسەڵاتی دادوەری پێش ئەوەی کە کێشەی دروست کرد لە نێوان گۆڕان و پارتیە لە ئەسام دەسەڵاتانە هەمووی لا نەبوو بوونیان کرد گرفتەکە لەوایە وەکوتم پارتی پێی وا بوو ئەتوانێ وەکو ڕابردوو تەعاملکە هاوکێش هەرێمیەکە گۆڕاوە با زۆر بە وازەحی بێڵێن بۆ کورد بۆ هەرێمی کوردستان وەستاوکەش هەرێمیەکە هاوکێش هەرێمیەکە دۆخێک هەبوو ئەم وڵاتانە چاوپۆشیانە کرد لە هەندێک شت کە پارتی یان لایەنێکی تربی کردایە ئێستا ئەو دۆخەتیە بەڕێوە چونکە لە دۆخی جەنگی بەردەوامە جەنگی غەزە زۆر شتی گۆڕی کاریگەری ڕاستەوخۆی سیاسی سەر عێراقەیە لەسەر کوردستانیش هەیە بەڵێ یعنی ئەمڕۆ ناتەنیاهوو پەیامی ناردووە بۆ ئێران لە ڕێگەی پوتنەوە ئەوەی کە ڕاگەیاندنەکانی ئیسرائیل خۆیان بڵاویان کردەوە وەکو جۆرێک لە دڵنیایی پیاون کە ئێمە بەنیاز نین پەلاماری ئەوە بین و هێرشکەینە سەر ئێران بۆ چونکە ترسیان هەیە دەوڵەتی ئیسرائیل ئێران پێی وابێ ئیسرائیل پەلامارە دات دەست پێشخەری بکە ئەو یەکەم جار لە ئیسرائیل بات ینی ئەمڕۆ نوێترین هەواڵ لەسەر بابەتەکەوەی ئەو شەڕە کۆتایی نەهاتووە باش بەس ئەو بۆ پێکێنانی حکوومەتیش چ کاریگەریەکی ئەو ئەمریکا دەچێتە هوردەکاریەکیەوە زیر بێ لە عێراق یاخود تەنە بۆ سەرۆک وەزیران لەبین ئێران و ئەمریکا حکوومەتی نوێ کاتیشمان کەماوە من بە ڕاشکایی با قسە بکەم باش دەسەڵات حزب سەرکردەکە میلەتەکەی لەگەڵا بوو کەمترین پێویستی بە پشتیوانی قەرزکردنە لە دەرەوە هەتا لە ناوە لاواز بێ زیاتر ئەبێت پشتەستوبێ بە دەرەوە باش
لە هەرێمی کوردستان هاوکێشەکە بەم ئاراستەیە ڕۆشتووە. بەشێک لەو گۆڕانکاریانەی کران لە یاسای هەڵبژاردن لە خستنی پەرلەمان لە زۆر شت هەمووی پێشوەختە بەرنامەی بۆ دانراوە و لێرەش ئەو یەکێتی کە هەندێک شتێ بەنامبەر پارتی پێی ناکرێت بۆ نمونە ناچارە چێت لە بەغا شەڕەکە ئاکە و من بە دووری نازانم حتا پەنابەن بۆی هەرێمی کوردستان لێدکەن جارێکیکە پارتیویکیدی بەڵێ ینی ئەگەر پارتی بۆ نوع تعاملکە یەکێتی هیچ بژاردەیەکی نەمێنێ بۆ ئاراستەیە ئاڕۆن ئەگەر هەوڵیشان نەدابێت لە ڕابردووە لەبەرەوە وڵاتانی ئیقلیمی و بەغداش لایەنەکانی شیعە پیان وایە دەرفەتیان بۆ ڕخساوە زیاتر دەستخێنە و کاروباری کوردستانەوە و ئەم لایەنانەش کۆمەڵشتیان پێوتون بەمە نەبێ ڕازی نەبی بەوە نەبێ ڕازی نەبی بۆیە دۆخەکەەوە ئاڵۆز بوو ئەگەر نا زۆر ئاسانە ڕێکەوتنیان ئەمە لێ کاکەوە پارەتە ئێمێ ئەو پرۆژێت ئێمێ و لە فلاش تا شەریک دەکەم و ڕێکەون ئەی بۆ پێکەن حکوومەتی عێراقی ئەمریکا و ئێران دەستنە وردەکاریەوە لە بینی خۆیان ئێران چاوپۆشیەکە لەوەی کێبێت چووکە توکە پڕ لە پەلەمان لە دۆستەکانە بەهێز بوو زۆر گرینێکی سەرۆکی حکوومەتە ناتوانێت لەو سیاسەتە لا بدا لەوەی سوودانیا بۆمان دەرکەوت لەوەی کازمیە بۆمان دەرکەوت کە لاواز بوون لەوەی عادل عەبدولمەهدیە بۆمان دەرکەوت ئەمریکا ئێستا ئەولویاتی دووشتی ئەساسیە بەشێک ئەوەی کە پێڵێن بەشی ڕۆژاوی گوۆی زەوی وەستن هەمسفێر ئەمەی لە ڤەنزوێلا ڕوویە ئەوە لەو چوارچێوێ بەڵێ و ئێستا هەڕەشەکە لە کۆڵۆمبیا و لە مەکسیک و داوای گرینلاند دەکات لە دانیمارک و ئەمانە بۆ چونکە ئەمریکا زۆر جاڵان ئەم شەڕی ڤەنزوێلا لەسەر چییە مارکۆڕۆپێ زۆر بەوازەحی وتی کە خۆی بە ئەسڵ کوبیە باوکو عایلەکەی کە نابێت لەم منتیقی ئێمەیە لە حوشەی پشتی ئێمەوە کە ئەمریکای باشوورە هیچ وڵاتێک لەوانە چین ئێران ئەمانە چوون ئەمانیان هێناوە دژەکانی ئێمەیان هێناوە رووسیان هێناوە ڕێگە نادی بۆیە ئەوێت شوێنی خۆی لەوێ قایم بکە چونکە لە ئەوروپا رووسیای مەشغوڵ کردو بە شەڕی ئۆکرانیاوە شەڕە ئەساسیەکەی ئەمریکا لەگەڵ چینایە و سەدەی 21 بەخۆشی بێ یا بە جەنگ بێ ئەم دوو ئەم لایەنە بڕوا ناکەم بتوانن هاوکێشەیەک دروستکەن بە یەکەوە حکمی جیهان بکەن ئەبێ بەشە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرێک لە سەقامگیری دروست بووە دوای کۆتایی شەڕی غەزە نایەوێت جارێکی تر ئەو شەڕ دەست پێ بکاتەوە دۆناڵد ترامپ چونکە لە ئەمریکا جاری پێشوو بردی باسمان کرد دامەزراوەشت نییە ئێستا سەرۆکە بڕیارەدا جاران بۆ نمونە کە ئەچوونە وڵاتێک ئەچوونیان و کاکەوە ئێمە هاتوین دیموکراسی و مافی مرۆڤ ئەم شتانی ئێستا ترامپ پاشکرا لە هاتووی نەوتەکە بین خۆمەڵێ بنجە لا بەڕێوە بمەکوی بڵێ سوپەرمارکێتێک لێ ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە ئەو تا ئەو ڕادەیە گرنگەلای کە کەسێک بێت تا ڕادەی قبولکراوی ئەوان بێ بەرژەوەندەکانی ئەوانیش بپارێزێت و پێم وایە لە ناو شیعەیە کەسێکی وا بۆ نەقاس مەعرەجی کەواسەکەی بەشێکی ئەوەیە ساڵانێکی زۆرە لە دامەزراوەی ئەمنیایە ئاگایەکی وردی لە هەموو سیاسەتەکانی وڵاتانی ناوچەکە و ئەوروپا ئەمریکا هەیە ناسراویشە بۆیە بوو ئاراستەیە ئەڕۆن ئەگەر شیعە لە خوانی تێکنێن و پێم وایە ئەوە تا ڕادەیەک جێگیر بووە کە کەسێک دابنن قبولکراوی ئەوروپا ئەمریکا شکوان وای دەبین دەڵێن ئەمریکا دەچێتە وردەکاریەوەی کێن نابێ فلان دایانە وەزیری هەبێ دەچێتە ئەو وردەکاریانە نەخێر ئێستا جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کوێ لە عسایبە لەبەرەوە ئەوە بەڵگەی ئەوەیەک بە هیچ شێوەیەک ئەمریکا سەری نەتیجەکە ینی لەگەڵ مادورۆ بۆ یەگەشتە ئەمە نەتیجەی ئەویست نەتیجەی نەیە وتیان بڕۆ بۆ تورکیا بچی بۆی حەقمان پێێتەوە نیە نەچوو گرتیان چونە سەر ماڵەکەی دەریانێنا لە ماڵە بەنیوەشە مەبەستم ئەمریکا سەری ئەنجامێکی دیاریکراوی ئەڵێ ئەمەم ئەوێت لە عێراقا زۆربەی ئەم وڵاتانە ئەوروپا ئەمریکا لە هەموو کۆبنە دیپلۆماسیەکانە زۆر ڕازی بوون لە سوودانی و پێیان وابوو هەموو ئەوانیانێ سوودانی جێبەجێیەکە بۆیە کەمترین پەلاماردانی شوێنی دیپلۆماسی و کێشە و ئاڵۆزی هەبوو لە عێراقا و ئێستا لە ناو شیعەکانی شەخوان بە ئاشکرا ئەڵێن ئەبێ ئەم هێزە چەکدارانە و ئەم میلیشیانە نەمهێنێ سەدر بە ئاشکرا لە بەشێکی لەبەر ئەوە چۆتە دەرەوەی پرۆسی سیاسی ئەڵێ تا چەکی بەرەڵا هەبێت و ناتوانانی سیاست بکەیت لەم وڵاتەیە لە ناو شیعە خۆشیان ئەو چەکە چونکە ئەو چەکە چۆن لە هەرێمی کوردستان ڕۆژگارێکە بوو بۆ حزبەکان یەکتری مەترسی بوو دوای ئێستا مەترسیە لەسەر هەمومان لە عێراقش ئەوای لێ هاتووە ئەوەی کە چەکی پێ پارەی پێویستە گەندەڵیەکە کە بشتێ لە پێگەکەی لاوازکەیت بە چەک پەلامارتەیەت بەکاری هێنێ دژە بۆیە ئێستا ئەو چەکەی لە عێراق لە دەرەوەی دەوڵەتە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بۆتە مەترسی لەسەر ئاسایشی هەموو هاوڵاتیان بەزۆکو ئەوەی کە چکە باز دەکە پەلاماری عێراقیش بدرێت لە ساڵی ڕابردووەوە نەکرا لە ساڵی لەم ساڵەگەر هەیە چکاندێکیان مانگی نوێیان دیاری کرده بوو هەندێکیان 21 نوێیان دیاری کرده بوو لە عێراق نادرێ بە مڕای من لەبەر ئەوەی کە یەکەم هیچ بێسە مەترسیەکی وانە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا لێرەوە یا ئیسرائیلەوە ئەو هێرشتانە و وەستاوە
حتا بۆ هەرێمی کوردستانیش بەشێکی وەستاوە وەلا عێراقیش بن زۆر کاریگەری نابێت بەشێکی زۆر لەم سەرکردانش خەتیان هەیە لەگەڵ ئەوروپا و ئەمریکای ئەوانشی کە زۆر ئێستا بۆ نمونە ئەم جۆلار نییە ئەزانی هاوپەیمانی ئەمریکایە 4 ساڵە هەوڵدا ترۆمپ ببینێ ناتوانێت ببینێ ئێستاش و پێشتریش ئێکابرا چۆن بماوەی ساڵێک ئەبێتە باشترین دۆستی ئەمریکا و هەرچی ئابلۆقە ڕێبانگەن بە کۆشکی لەگەڵیان بۆ زۆر پێشتر لە ڕێگەی دەستگای هەواڵگەری هەر دەستگای شکەوە پەیوەندێکی بۆ عێراق هەر لە سەدەمی داعشەوە پەیوەندیان هەبوو بۆ چکە ڕۆژگارێک هەبوو ئەم بەغدادی بە مەترسیە زانی لەسەرینی خۆی ئەمانەی عێراقیش ئەوەی کە زۆر دێ باسی نیشتیمان و وەتەن و مقامەکات چکە بوون بە خاوەنی سەرۆت و سامان و کۆشک و پارەیانێ بژین زۆر بەیان کاکیم لە ژێرەوە پەیوەندیان هەیە نازانمە ئەوە ئێمە لە تەمەنی خۆمان نایبینین بەس لە ویکیلیک زۆر شتی دەرخست بۆ نمونە شتی زۆر لەوە زیاتریش هەیە سوپاس دەکەین مامۆستا هوشیار عومەر عەلی مادەما زۆر سپاس بۆ ئێوەش سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان